پاش سێ کابینی حکوومەتی هەرێم دوجار گرێبەستی دروستکردنی پردی توەقوت واژۆ کرا بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا بەردی بناغیدا بنرێت. ئەمە لە کاتێکدایە بڕیارە سێ پردی استراتیژی لە سنووری پارێزگای هەڵەبجە دروست بکرێت. لەسەر بودجەی وەبەرهێنان پرۆژەی پردی تۆقوت لەگەڵ ڕێگای تۆقوت گرێبەست لە 29/2022 کرا. دوای گرێبەست پێویستە دەست بەکاربوون بۆ کۆمپانیا بنووسرێ. ئێمە چاوەڕێی وەفتی وەزارەتی ئاوەدانکردنەوە لایەنە پەیماندارەکان بۆی بەردی بناغی پرۆژەکە دابنرێ لە ئایندەیەکی نزیکا چاوەڕێەکەین لەم 1-2 هەفتەی ئایندا ئینشاءڵڵا بەردی بناغی دابنرێ بۆ ئەوەی پرۆژەکە دەست بەکار بێت. لە نەبوونی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بڕیارە سەرۆکی لیژنەی پرۆژە و پلانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەدواداچوون بۆ پرۆژەکە بکات. پێی وایە بەوەی بوونی کێشەی هونەری و چەند گرفتێکی دیکە پرۆژەکە بربەستی بۆ دروست دەکرێت. لە سەرچاوەیەکی تایبەتەوە زانیاری ئەوان پێگەشتووە کە کۆمەڵە کێشەی هونەری و کۆمەڵە گیر و گرفت لە بەردەم پرۆژەدایە جگە لەوەی کە تەمیلی پرۆژەکە لێ سادانیە گیرفانی حکوومەت بەتاڵە توانای دروستکردنی ئەم پرۆژەی نییە لەم کاتەدا بۆ مەبەستی تایبەتی خۆیان بانگەشەی بۆکەن بەدواداچووان بۆم بابەتە کردووە کێشەی هونەری هەیە وە کۆمەڵە گرفتی تری هەیە بۆیە ئێمە وەکو لیژنەی پلان و پرۆژەکان داوامان لە چاودێری دارایی کردووە کە لیژنێکی کۆڵینەوە لێکۆڵینەوە بەم بابەتە پێک بێنن لە هەڵەبجەوە بۆ سەیسایەک بۆ کەلار ئاوی ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت ڕێکەوتن کراوە کە هیچ پرۆژەیەک لە سنووری سلێمانی وەڵەبجە جێبەجێ نەکرێت. بۆ نمونە پردی توەقوت ڕێگەی قلیجە هەڵەبجە پردی سازان ئەڵێن 28 ملیاری بۆ تەرخان کرد. زۆر باشە چۆن ئەوە وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەنجومەنی وەزیران چۆن بکرێت ئەبێ لە داهاتی سلێمانی خۆی بێ ئەچی بۆ سلێمانیان داهات نییە. بڕیارە دروستکردنی پردی توەقوت لە ماوەی 700 ڕۆژدا تەواو بکرێت و زیاتر لە 8 ملیار دیناری تێدەچێت. پرۆژەکە دوو پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان پێکەوە دەبەستێتەوە و ڕاستەوخۆ کاریگەری خۆی دەبێت بۆ جموجۆڵی بازرگانی و بوژانەوە یابووری پارێزگاکە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.